رادیو دنگی گل دنگی توی هاواتیا سەرانی هێژە ئەم کاتتان باش بە یارمەتی هاوکارانم لە ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنگی گەل گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ چوارشەمبە 21 ئابتان پێشکەش دەکەین. پەرلەمانتاری دەم پارتی عومەر ئۆجەلان بۆ ئەنجامدانی چاوپێکەوتن لەگەڵ ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان سەرۆکایەتی کۆماری بەسەر کردەوە. عومەر ئۆجەلان نامە یاڕاستەی سکرتێری گشتی سەرۆک وەزیران کرد و ئەوەی ڕوون کردەوە کە ڕێگە نادرێت ڕێبەری گەلی کورد چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی و پارێزەراندا بکات. لە داواکاریەکەیدا ئاماژە بە بڕیاری کۆمیتەی مافەکانی مرۆڤی نەتەوەی گرتوەکانی UN بۆ گرتنەبەری ڕێوشوێن لەسەر گۆشەگیری لا دژی بەڕێز ئۆجەلان کراوە و ئەوە ڕوون کراوە وێڕای هەبوونی بڕیارەکەش هیچ هەنگاوێک ئەنجام نەدراوە. پێشتریش داواکاری ئاراستەی کۆمسیۆنی لێکۆڵینەوەی مافەکانی مرۆڤی پەرلەمان کرده بوو. لە وڵامی داواکاریەکەیدا کۆمسیۆنی لێکۆڵینەوەی مافەکانی مرۆڤ وتویەتی کا گۆشەگیری بوونی نییە و لە بەرامبەر داواکاریەکەیدا نووسراوە بە پاساوی سزای دیسیپلین ڕێگە نادرێت زیندانیانی ئێمراڵی لەگەڵ بنەماڵە و پارێزەرەکانیاندا چاوپێکەوتن ئەنجام بدەن. با پێشنگایەتی دەستپێشخەری ئازادی بۆ بەڕێز ئۆجەلان لە 25 حوزەیرانی 2012ەوە چالاکی ئێشیگیری ئازادی بە ئامانجی لابردنی گۆشەگیری سەر ڕێبەری گەلی کورد و مسوگەرکردنی ئازادی جەستەیی بەڕێوە دەچێت. هەر هەفتەیەک گروپێک لە وڵاتانی جیاوازی ئوروپاوە دێن و چالاکی ئێشیگیریەکە لاستۆ دەگرن. لە هەفتەی 634میندا ماکسۆد دۆغان، ئایشە موتڵو و محەممەد ئەلک و ڕەمەزان ئەسلان و دنیس توماس لە شتوتگارتی ئەڵمانیا دەستیان بە چالاکیەکە کردووە. ماکسۆد دۆغان بە ناوی گروپەکەەوە ڕایگەیان داوا لە پەرلەمانی ئوروپا و CPT دەکەین گۆشەگیری سەر ڕێبەرایەتیمان هەڵبگرن و ئاماژەی بەوەشدا کە هیچ زانیاریەک لە سەر بەڕێز ئۆجەلان بەدەست نەگەیشتووە و ڕێگەری دەکرێت. داوا لە گەلەکەمان دەکەین لە دەوری ڕێبەرایەتیمان کۆ ببنەوە و درێژە بە چالاکیەکانیان بدەن. مستەفا قەرەسوو ئەندامی ئەنجومەنی جێبەجێکاری کەجەکە لە بەرنامێکی تایبەتی کاناڵی مدیا خەبەر لە بەشێک لاوتەکانی تشکی خستە سەر ڕێککەوتنی نێوان ئەنقەرە و بەغدا و ڕایگەیان تورکیا و پارتی دیموکراتی کوردستان پێکەوە گوشاریان خستوتە سەر عێراق و بەمەش عێراقیان کردوتە بەشێک لە شەڕی دژی تەفگەری ئازادی کورد. هەروەها قەرەسوو جەختی لەوە کردوتەوە پارتی دیموکراتی کوردستان پەدەکە لە سەر بنەمای خیانەت دامەزراوە لە ڕابردوو لە دژی یەنەکە هاوکاری سەدامی کردووە و ئێستاش بە هەمان شێوە لەگەڵ دەوڵەتی تورکیا مامەڵە دەکات. اندام کنسر رهبر کجک مصطفی کاراسو د برنامه تایبت مدیا خبرده شر لهرمن پاراستنین مدیای جینر خواندن. مصطفی کاراسو راگاند که ارتش ترک آش گریلا در باد خو لسر ریند کنترل پدکه ده دخوازه دور گریلا بگره. ارتش ترک داگرکه برج مل باکور و ج اراضی ایریش تکر و دهات. یانج بالافر و هلیکوپتران ج باکور و ایریش تکر. لنها جمله باشور و بر بزاب متینا و آواشینی و ته جباشور وجیش جهن د کنترل پدکه ده ته و دخوازه دور لگریلا بگره. مصطفی کاراسو دازانین که ارتش ترک داگرکر تنه کردان جه هدف ناگره ده همان دمه دخوازه اردنگاریا کردستان خوزای وی ولاتی جه قیر بکه. هر روز به بالافران بمبه دبارینه، هر ایریش بخوره شوات جی دردخه. نهال هرمن پاراستنین مدیای لهر دره شوات هیا. بلا گل مد دنیا عالم همو بزانن بالافر هر روز بمبه هر روز آگر دبارینه. لقادن که تکوشین هیا شوات هیا. پدکه جلی تماشا دکه. ولاد پارزیا وان اوقاسه. حسکرنا وان آولاد اوقاسه. همو کردستان لبر چاوی وان ده شوتاندن او لی تماشا دکن. در حق پیمانن که حکومت بغداد به دولت ترک گریدای ج مصطفی کاراسو بالکشان سر رولا پدکه د پیماننده یا که عراق آنی خست ناو پلانگری پدکه عراق آنی و نقطه دولت ترک پدکه زخت لعراق کرن هر دویان عراق جی کرن آموره که شر لدیجی گلی کرد. مصطفی کاراسو راگاند که پدکه همور ریخستنین که لدیجی خود بینه تخوازه تصفیه بکه و گوت پدکه هر تم خواسته ینکه تصفیه بکه.
پشتی کو PKK دست به تکوشینه کر و جارجی خواست PKK تصفیه بکه جبو وی کاری جی تم دجمنان بکارتینه PKK عراق جی برای گفان آنی خست ناو و پلانگریه با آوائه که شانتاج لعراق دکه ده نخوا بدنه هر سه پارتین لعراق هاتن گرتن جی به داخوازا PKK هاتن گرتن اندام کنسیه ریوبرا که که مصطفی کراسو حکومت محمد شیعه سودانی جی هشیار کر و گوت سری تواندنا لبر گفهم PKK و دولت ترک نل خیر عراقیه لازمه هزن عراقی و باشوری سیاستمدار روشنبیر هر کس هلوست نشان بده جبر کو اف پیمان لدیجی گله عراقیه لدیجی گله باشوره دوی لدیجی پیمان انقره و باغدای درکوین دەست پێشخەری بنەماڵەکانی پیرسوز لە 1990 مانگی کوشتنی 33 گەنجی سۆسیالیست لە ئەنجامی هێرشی چەتەکانی داعش لە ناوچەی پیرسوزی ڕەحا لە ئیستانبول چالاکی یادکردنەوەیان ئەنجامدا لە چالاکیەکەدا دروشمەکان بەرزکرانەوە خزمی قوربانیان و بریندارانی کۆمەڵکوژیەکە پارلەمانتار و چالاکوانان بەشداری یادەکە بوون ڕاگەیاندراوێک لە لایەن ئەندامی فدراسیۆنی کۆمەڵی گەنجانی سوسیالیست سەگەدەفە بە ناوی عەدنان ئۆزجان خوێنرایەوە ئۆزجان ڕایگەیان تا ئاشکراکردنی تاوانباران و هاوکارەکانیان تێدەکۆشن ئۆزجان دووپاتی کردەوە تەنها حەوت دانیشتن دەربارەی دۆزەکە ئەنجام درراوە هەندێک لە تاوانباران ئازاد کردراون و جەختیشی کردەوە دژی کۆمەڵکوژیەکانی ئامەد و پیرسۆز و دەی تشرینی یەکەمی ئەنقەرە و دیلۆک و هەموو کۆمەڵکوژیەکانی دەستی داعش تێکۆشانمان وەرن بۆ دادپەروەری بەرز بکەینەوە و مەزن بکەین ماوەی چەند ڕۆژێکە پەرستاران و کارمەندانی کەرتی تەندروستی لە بەشێکی زۆری شارەکانی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان لە دژی هەلومەرجی کارکردن و پێشلکردنی مافەکانیان دەستیان بە مانگرتن و کردبوونەوەی ناڕزایەتی کردووە لەو بارەیەوە کۆمیتەی تەندروستی پارتی ژیانی ئازادی کوردستان پەژاک لە ڕاگەیاندراوێکدا پشتیوانی خۆی لەو ناڕزایەتیە دەربڕی و جەختی کردەوە پشتیوانی سەرهەڵدانی کارمەندانی تەندروستی لە ئێران دەکەین. هەزاران هاوڵاتی کۆچبەری عەفرین و شەهبا لە ڕۆژاوای کوردستان لە دژی گۆشەگیری ڕەهای سەر ڕێبەری گەلی کورد ڕێپێوانێکی جەماوەریان ئەنجامدا و داوای ئازادی جەستەیی ڕێبەری گەلی کوردیان کرد با دەست پێشخەری گەلی کانتۆنی عەفرین و شەهبا بۆ شەرمەزارکردنی گۆشەگیری تون لەسەر ڕێبەری گەلی کورد لا گوندی بابینیس بە بەشداری هەزاران کەس ڕێپێوانێکی جەماوەری بەڕێوە چوو. ناوەندی بەڵگەکردنی پێشکاریەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا راپۆرتێکی بڵاو کردوێتەوە دەربارەی ئەو چەتانەی داعش کە لە هەرێمە داگیرکراوەکان لە نێو ڕیزەکانی دەوڵەتی تورکدا جێگیر بوون با گوێرەی راپۆرتەکە بێجگە لە سەرچەتەکان 139 چەتەی داعش لە ناو چەتەکانی جێیشلوەتەنی سەربا سوپای داگیرکەری تورک جێدەگرن ئاماژە بەوەش کراوە 139 چەتەکە لە هەرێمە داگیرکراوەکانی عەفرین و عەزاز و گرێسپی و سەریکانی و بابوو جرابلۆس لە نێو ڕیزی چەتەکانی سوپای تورکدا جێکراونەتەوە جێ ئاماژەیە سەرچەتەکانی داعش ئەبوو بەکر بەغدادی و ئەبوو ئیبراهیم قوڕەیشی و ئەبوو حەسەن قوڕەیشی و هەرسێکیان لە هەرێمە داگیرکراوەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا لە ئۆپراسیۆنی قەسەدە و هاوپەیمانی نێونەتەوەییدا کوژراون. تەرمی دوو هاوڵاتی لە ڕۆژهەڵاتی کوردستان بە ناوەکانی کیمیا شەکیبا خەڵکی سەلاسی باوەجانی و لەیلا زەند خەڵکی سنا لە دەوروبەری گوندی وانی سەر بە سەلاسی باوەجانی لە جوانڕۆ دۆزرایەوە و گواستراونەتەوە بۆ پزیشکی دادوەری جێیاماژەیە ئەو تەرمانەی دۆزراونەتەوە بە دووری نزیکەی 100 متر لە یەکتر و لە دەرەوەی ناوچەی نیشتەجێبوون بەجێ هێڵرابوون. ئومید فەرەجی هاوڵاتی دانیشتووی مەریوان لە لایەن هێزە ئەمریکانەوە لەم شارە دەستبەسەر و بۆ شوێنێکی نادیار گوازرایەوە هێزە ئەمریکان بەبێ بڕیاری دادگا ئەم هاوڵاتیەیان دەست بەسەر کردووە هێشتا لە هۆکارەکانی دەستبەسەری شوێنی مانەوە و تۆمەتەکانی دژی ئەم هاوڵاتیە زانیاریەک لە بەردەستان نییە.
هەروەها ڕۆژی هەژدەی ئەم مانگە هێزە ئەمنیەکانی ئێران بەبێ مۆڵەتی یاسایی هەڵیان کوتاوەتە سەرماڵی موختار ئەسەدی چالاکوانی پیشەی مامۆستایانی کوردستان لە شاری سنە. دەشڵەن دواتر ئەسەدی بانکێشت کراوە بۆ بنکەی پۆلیسی ئینترنێتی سنە و پاش دەستگیرکردنی گوازراوەتەوە بۆ شوێنێکی نادیارجێ ئاماژەیە موختار ئەسەدی لە ئەندامانی ناسراوی یەکێتی پیشەی مامۆستایانی کوردستانە و باهۆی چالاکیە پیشەیەکانیەوە تا ئێستا چەندین جار دەستگیر کراوە. لە شنگال ئەم ساڵ پلەی گەرما چەندین جار 45 پلەی تێپەڕاندووە باهۆی گەرمای زۆرەوە لە ڕۆژاوای چیای شنگال کە وەک قەندیلی شێخمەند و کوندەکانی درێژێت دەناسرێت لە کاژمێرەکانی سەر لە بەیانیەوە ئاگکەوتوێتەوە. زانراوە ئاگرەکە هێشتا کۆنتڕۆڵ نەکراوە. ئیدارەی خۆبەڕێوەبەری و ئاسایشی زەدیخان بۆ کۆنتڕۆڵکردنی ئاگرەکە دەستێوەردانی کردووە. ئیدارەی خۆبەڕێوەبەری شنگال داوای لە خەڵکی شنگال کردووە دەست بەجێ بگەنە شوێنی ڕووداوەکە و هاوکار بن لە کوژانەوەی ئاگرەکە. بەهۆی ئەو بارودۆخەی حکوومەتی هەرێمی کوردستان دروستی کردووە کۆچی گەنجان بۆ وڵاتانی دەرەوە بەردەوامە و سنووری ئیداری ڕاپەڕینیش پشکی شەری ئەو کۆچی بەرکەوتووە. گەنجانی دەڤەرەکەش دەڵێن ئەگەر دەرفەتی کار و ژیانیان بۆ بڕەخسێت با دڵنیاییەوە وڵاتی خۆیان بەجێ ناهێڵن. بەڵام گەنجانی سنوورەکە پەراوێز خراون بۆیە کۆچ بەردەوامە. باهۆی قەیرانە سیاسی و ئابوووریەکانی هەرێمی کوردستان و بڵاوبوونەوەی بێکاری خراپی دۆخی گەنجان ساڵانە بە هەزارەها گەنجی باشووری کوردستان گیانی خۆیان دەخەنە مەترسیەوە و کۆچ بۆ دەرەوەی وڵات دەکەن و لا ڕێگای کۆچیدا ژمارەیەکی زۆر لە گەنجان و هاوڵاتیانی کورد گیانیان لەدەستداوەکە بەشێکی زۆریشیان خەڵکی دەڤەری ڕاپەڕینن. سەبارەت با زیادبوونی کۆچی گەنجان و کاریگەریەکانی لەسەر هەرێمی کوردستان گەنجانی شارۆچکەی ڕانیا ناوەندی ئیداری ڕاپەڕین بەو شێوەیە دەدوێن. زۆر هەیە کە گەنج وڵاتەکەمان بەجێ دەێڵێت. یەکیش لەو هۆکارانە بێ ئیشیە کە هیچ ئیشێکیان بۆ گەنج دابین نەکردو. گەنج ناچارە سەری خۆ هەڵدەگرێ و دەڕێت بۆ وڵاتەکان یان خوێندن. تۆ خوێندن تەواو دەکەیت چەند ساڵ هەوڵ دەدەی 18 ساڵ دەخوێنی بەڵام سەی دەکەیت و ماڵ بەبێ ئیش و کاری بێبێ داهاتیەکەت هەبێ. ئەوە یەکێکە لە هۆکارەکان کە گەنج وڵات بەجێ دەڵێ. من خۆم چەند ساڵ خوێنم تەواو کردو لە ماڵەوە دانیشتم. تۆ هەلی کارت بۆ گەنجەکە ماڕەخسان ئەویش ناچارنیە وڵات بەجێ بێڵێ. بەڵام هیچ هەلی کارێک نییە ناچارە وڵات بەجێ بێڵە و سەری خۆی هەڵبگرێ. ئەگەر بشمرێت ئەوێ هەڵدەبژێرە. پێویستە گەنجان بۆ خۆیان خۆڕەخستنەوەک بە خۆیان دابکەن و کۆبنەوە کە بێگومان وڵات بەجێهێشتن چارەسەر نییە بەڵکو خۆکۆکردنەوە و بیرکردنەوە کە لە ئامانجێک لە پلانێک ئەوەیان چارەسەرە. کە گەنجی لێنەما بێگومانیش وڵات بەرەو مردوو دەچێت. بەداخەوە لەم دەڤەرەی ئێمە هەر بە دەڤەری کۆچ ناسراوە. هۆکاری ئەوەی کە ئەو هەموو کۆچە هەیە نەبوونی هەلی کارە نەبوونی بژێوی ژیانە. دەمی هەر گەنجێکەکەیتەوە لەم وڵاتەیە قسە لەگەڵ هەر گەنجێکەکەی ناومێدە تا بڵێ ناومێدە لە دەسەڵات. ئەڵێ بۆچی بخوێنم؟ ئەڵێ بۆچی ئیشکەم لێرە خۆ لێرە ناگەم بە هیچ. یعنی بۆیە ئەو ڕێگایە کە تاقی کردوتەوە هۆکاری نەبوونی هەلی کار و هۆکاری بێباکی دەسەڵاتە بەرامبەریان. بەداخەوە لە وڵاتی ئێمەدا یعنی دوو بنەماڵە بوونە هۆکاری ئەوەی کە هەرچی سەروەتی ئەم وڵاتە هەیە بە ژێرخانی و بە سەرزەویەکەیەوە کە بیبن. بۆیە هەلێکی زۆر کەم بۆ گەنج هەیە. بۆیە ئەگەر گەنج نەمات یعنی بە ئیختیارەکان و ئەوەکان ناتوانین هیچ گۆڕانکارێک فرۆشتنی کوردستان با تورکیا لە ژێرناوی ڕێککەوتنی ئەمنی لە سەر وەختی داگیرکاری و هێرشە بەردەوامەکانی دەوڵەتی داگیرکەری تورک لە ناو قوڵایی خاکی باشووری کوردستان جارێکی تر وەزیرەکەی پەدەکە لە عێراق لە ژێرناوی ڕێککەوتنی ئەمینی و پاراستنی ئاسایشیدا شاند ڕاپێکی سەرسفرەی جەلادەکانی گەلی کورد دەکات لە ئەنقەرە. دەوڵەتی داگیرکەری تورک بە لەشکرکێشی زەمینی 10 کیلومتر لە خاکی باشووری کوردستانی داگیر کردووە و سەروەری خاکی عێراقی ژێرپێخستووە و ڕۆژانە لە ناوچە سنووریەکانەوە تا ناوەندی شارەکانی باشووری کوردستان لە ئاسمانەوە تۆپباران و بردومانی بەردەوام ئەنجام دەدات. هاوکارانمان لەم بارەیەوە دۆسیەکان ئامادە کردووە. بەم دۆسیەیەش کۆتایی باگەشتی ئەم کاژمێرەی هەواڵەکانمان دێنین. هەر شاد بن. فرۆشتنی نیشتیمان بە تورکیا لە ژێرناوی ڕێککەوتنی ئەمنی لەسەر وەختی داگیرکاری و
هێرشە بەردەوامەکانی دەوڵەتی داگیرکەری تورک لەناو قوڵایی خاکی باشووری کوردستان جارێکی تر وەزیرەکەی پەدەکە لە عێراق لە ژێرناوی ڕێکەوتنی ئەمنی و پاراستنی ئاسایشدا شاندڕاپێکی سەر سفرەی جەلادەکانی گەلی کورد دەکات لە ئەنقەرە. دەوڵەتی داگیرکەری تورک بە لەشکرکێشی زەمینی دەیان کیلۆمتر لە خاکی باشووری کوردستانی داگیر کردووە و ساروەری خاکی عێراقی ژێرپێ خستووە و ڕۆژانە لە ناوچە سنووریەکانەوە تا ناوەندی شارەکانی باشووری کوردستان لە ئاسمانەوە تۆباران و بۆردومانی بەردەوام ئەنجام دەدات. وێرای بێدەنگی حکوومەتی هەرێم و عێراق و هاوکاری ڕاستەوخەکانی پەدەکە بۆ ئەو پێشێلکاری و داگیرکاری و تاڵانیەی دەوڵەتی تورک لە ژێرناوی ڕێکەوتنی ئەمنی و پاراستنی ئاسایشی وڵات فواد حوسێن وەزیری دەرەوەی عێراق و نوێنەری پەدەکە شاندی ئەمنی و هەواڵگیری عێراق دەباتە سەرمێزی داگیرکەران و بێشەرمانە لە ئەنقەرەوە لە پاڵ سەرۆکی دەستگای میت و هاکان فیدان وەزیری شەڕی تایبەتی دەوڵەتی تورک وێنە بڵاو دەکەنەوە. لە ساڵانی ڕابردوودا لە بێدەنگی و چاوپۆشیکردن زیاتر لە تاوان و داگیرکاریەکانی دەوڵەتی تورک هاوشان لەگەڵ پەدەکە عێراقیان خستۆتە ژێرباری هاوکاریکردنی ئەمنی و هەواڵگری بۆ جێبەجێکردنی داگیرکاریەکانی. یەکەمین کۆبوونەوەی لیژنەی باڵای ئەمنی نێوان تورکیا و عێراق لە ساڵی 2019 لە ژێرناوی پتەوکردنی بناغەی هاوکاری سەربازی و هەواڵگری لە نێوان هەردوو وڵات بەڕێوە چوو. هەروەها دووەمین کۆبوونەوەیان لە 19 کانونی یەکەمی 2023 لە ئەنقەرە بە سەرۆکاری هەردوو وەزیری دەرەوە بەڕێوە چوو. سێیەمین کۆبوونەوەی لیژنەی باڵای بەناو ئەمنی نێوان تورکیا و عێراق لە 14 ئاداری ئەم ساڵ لە بەغدا بەڕێوە چوو. چوارەمین کۆبوونەوەش ئێوارەی چوارشەمە 15 ئابی 2024 لە ئەنقەرە بەڕێوە چوو. شاندەکەی عێراق بە سەرۆکاتی فواد حوسێن وەزیری دەرەوە و نوێنەری پەدەکە پێکهاتبوو لە ڕێبەر ئەحمەد ئەندامی پێشووی پاراستنی پەدەکە و وەزیری ناوخۆی حکوومەتی هەرێم و فالح فەیاز سەرۆکی دەستەی حەشدی شعبی. بەوتەی خۆیان کرۆکی کۆبوونەوەکە پرسی ئەمنی و پاراستنی ئاسایش بوو. لە کاتێکدا جەندرمە و تانکی سوپای داگیرکەری تورک لە ناو قوڵایی خاکی باشووری کوردستان تەراتێن دەکەن و درۆنی تورکی ئاسمانی عێراق و هەرێمی تەنیوە سەروەری عێراقیان پێشێل کردووە و دەیان کیلۆمەتر خاکیان داگیر کردووە. بە پێچەوانەوە هەمیشە لە دوای ئەم جۆرە کۆبوونەوانەوە دەوڵەتی داگیرکەری تورک داگیرکاریەکانی چڕتر کردوێتەوە. وەک چۆن ئەردۆغان لە 22 نیسانی 2024 هاتە عێراق و کۆمەڵێک ڕێکەوتنی لەگەڵ سوودانی واژۆ کرد. دوای 2 مانگ لەو سەردانەی ئەردۆغان دەوڵەتی داگیرکەری تورک هەزاران سەرباز و دەیان کاروانی سەربازی بە تانک و زریێپۆش و چەکی قورسەوە ڕەوانی باشووری کوردستان و عێراق کرد بە مەبەستی فراوانکردنی داگیرکاریەکانیان. لەلایەکی ترەوە دەوڵەتی تورک سەروەری خاکی عێراقی پێشێل کردووە و 40 کیلۆمەتر هاتوۆتە ناو خاکی هەرێم و عێراقەوە. دەیان بنکە و بارەگای نوێی دامەزراندووە و نیازی چۆڵکردنیشی نییە. ئەمەش بەپێی هەموو ڕێکەوتن و یاسانیە و دەوڵەتیەکان پێشێلکردنی سەروەریە و قبوڵ کراو نییە. بەڵام تا ئێستا هەردوو حکوومەتی هەرێم و عێراق هیچ هەڵوێستێکیان نەبووە و بێدەنگیان هەڵبژاردووە. وان پرتوکên kevnar wan peyvên pîroz gotine beriya her tiştî ronahî hat afirandin. Ew ronahî ji zayînê ve tevahiya vê alemê ronî dike, germ dike û dijî hêzên tarîperest di nav şer de ye. Aha ev çîroka wê ronahiyê ye, ev çîroka rojê ye. کەنگی ڕۆژ خودگینی جەوهری حەقیقەتی هەنگی تاریتی دچڕینە و درەنگی کەسکە سۆرا بۆ هارێدە ڕۆنیگەهان ئاوا دکن. بەهارانە ویر خوۆش دەمە ڕۆژبەرەکە